سڵاو لە ئێستادا ئیخوان و سەلەفی لە ململانێژی توندان و ئێسکی یەکتری ئەشچێنن ئایا لە ئایندەدا ئەم دوو ڕەوتە دەبنە دوو مەزهەبی دینی سیاسی بینەتمان بن. ئیخوان موسلیمین و سەلەفیزم کە هەردووکیان بەناوی نوێکردنەوەی دینەوە سەریان هەڵداوە دوجار بوونە میکانیزمێک لە ناو گەمەیەکی سیاسی ناوچەی و نێودەوڵەتیدا. لە ئێستادا لە ڕووی ئایدۆلۆژی و بەرژەوەندیەوە ئەم دوو ڕەوتە بە تەواوی لێکترازاون و لە جەنگێکی سەختی ڕانەگەیەنراودان کە تەنانەت دەتوانین بڵێن جەنگی چەکداریشە. بۆ نمونە سەلەفیەکانی مسر پشتیوانی لە کودەتاکەی سیسی دەکەن دژ بە ئیخوان، لە ئێستادا لە لیبیا، تورکیا و قەتەر پشتیوانی لە ئیخوان و ڕەوتە توونڕەوەکان دەکەن لە ناو تەرابلوسدا. لە کاتێکدا سەلەفیەتی سعودی و ڕەوتی سەلەفی لە لیبیادا لە ڕیزی سوپاکەی حەفتەردایە دژ بە ئیخوان، لە سووریاشدا هەمان حاڵەت دەردەکەوێت. هەندێک لە چاودێران پێیان وایە ئەم دوو ڕەوتە وەک دوو مەسەبی سیاسی دینیان لێدێت و پێدەچێت بکەونە ململانەیەکی توندی تەنانەت چەکداریشەوە، هەروەک ململانەی نێوان شیعە و سوننە، چونکە ئێستا ئەم ململانەیە ڕەهەندی دینی وەرگرتووە و تەنانەت سیمبولەکانی قوربانیدانیشیان هەیە. واتە حوسێنێکی تر هەیە بۆ ئەوەی ببێتە ڕەمزی ئەم ململانەیە، ئەویش وەفاتی محەممەد مورسیە لە زیندانی سیسیدا. ئایا لە نێوان هەردوو ڕەوتی زاڵی جیهانی ئیسلامی واتە سەلەفیەت و ئیخوان موسلیمیندا شتێک هەیە بە ناوی ڕوانگەی جیاواز بۆ ڕاوەکردنی قورئان و فەرموودە یان هەردووکیان سەر بە یەک بنەچەند؟ ئایا بیرۆکەی میان ڕەوی و جیهاد لە فکری ئیخوان موسلیمین چۆنشی دەکرێتەوە؟ هەردوو ڕەوتەکە ڕوانگەیان بۆ پرسەکانی دنیای سەردەم بە تایبەتی دیموکراسی و مافی مرۆڤ چۆنە؟ ئەمە زانین ئیخوان لە ئەوڵە ناوی خۆیان بە دەعوەی سەلەفی طبعا لەگەڵ کۆمەڵێ ماسەفاتی ترا هێناوە کەچی دوجارە بینین لەگەڵ سەلەفیەکانە خود لەگەڵ مەزهەبی سەلەفیە ئیختلافی زۆریان نەبێت لە ڕووی فکری تەنانەت لە ڕووی عەقیدەییشەوە. سەلەفیەکان ئەڵێن لە ڕووی عەقیدەییشەوە خلافێکی زۆر هەیە لە نێوان منهەجی سەلەفی و ئیخواندا. پێت وایە ئەو قسە تا چەند ڕاستە؟ بەدەر لە قوتابخانەی ئیخوان ئێمە ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی فکری ئیسلامیان ڕۆ بکەین بە ئەتیباری ئەوەی نوێنەری ئیسلام بۆرە کە ئەڵێم ئیخوان مەبەستم ئیسلامی حرەکی بەڵێ ینی قوتابخانەکە بە شێوەیەکی گشتی نەک کەسێکی تایبەت. سەلەفیەت ئەگەر تۆ ئێستا تەماشای بکەی لە ئیبن بازەوە سەلەفیە هەتا ئوسامە بن لادن لە پیاوێکی دەوڵەتیەوە هەتا کابراایەکی ڕادیکالی پیاوکوش بە شێوەیەکی ناحەق. سەلەفیەت بە معنای ئەوەی گەڕانەوە بە قورئان و سوننە و تێگەیشتنێکی ئوسوڵیانە بە مەبادی ئوسوڵی فقه و مەقاصدی شەریعەیان تێگەیشتنی سەحابەکان هەتا دوایی ئەوە بە شێوەیەک لە شێوەکان سەلەفیەتە. مەقاصدی شەریعە لای سەلەفی نییە، سەلەفی من باسی ئەو سەلەفیەتە ئەەکەم. بەڵێ خلافەکە لەگەڵ ئەوان لە چەند شتێکە لە ڕووە فکرێکەوە یان لە ڕووە عەقیدەیە بیر و باوەڕێکەوە. یەکەمیان ئەوەیە کە تێگەیشتنێکی گشتگیریانە لە ئیسلام، دومیان تێگەیشتنی مێژووییانە لە ئیسلام بە معنای ئەوەی ڕۆتی سەلەفی بە شێوەیەکی گشتی تێگەیشتنێکی مێژووییانیان هەیە لە ئیسلام. ئەو فتووا فقهیانەی کەوا لەلایەن ئەوانەوە تەوزیف ئەکرێ بۆ دەستەواژەکردن لە هەندێک ئایا تێگەیشتنی فکریان تێگەیشتنی سیاسی لە دەروی حەدیث تێگەیشتنی فقهی لە دەرەوەی حەدیثە، فقه لە دەرەوەی حەدیثە، لە دەرەوەی قورئانە، لە دەرەوەی هەر شتێکی ترەوە هەندێک جار مراعاتکردنی کۆمەڵگایە نەک بە ئەتیباری ئەوەی کەوا مەسئلەیەک بێت لەلایەن لە وەحیا ئیجاب کرابێ. بۆ نمونە گرنگیدان بەو گرفتە مێژوویانە یان ئەو قێرانە فکریانەی کەوا لە مێژووی ئیسلامیە بووە. ئێستا ململانەکردن لەگەڵ جەهەمیە یان لەگەڵ قەدەریە یان مۆرجیئە یان موعتەزیلە یان ئەمانە ئێستا ئەوان بە بەشێک لە بیر و باوەڕی ئەزانن. ئەمەش یەکەم تێگەیشتنێکی هەڵە دروستەکە لە مەسەلەی بیر و باوەڕی ئیسلامی، دووەم تێگەیشتنێکی زۆر مێژوویانە دروستەکە لە ئیسلام. من بۆ پرسیارەکە لای بینەر وازەح بێ ئەو خۆ ناڵێت جەهەمیە لەگەڵ جەعدی کوڕی درهەمە ئێستا شەڕەکەم ئەڵێ لەم سەردەما مەسەن زۆر نمونە ئەمێتەوە لەسەر قسەکانی با بڵێن مەرحومی سەید قوتب ئەڵێ ئەوە قسەی معتەزیلەیە، قسەی قەدەریە یا بەم شێوەی ئەهێنێ ئەوەی بڵێ من لەگەڵ جەعدی کوڕی درهەما شەڕەکەم. جیاوازیەکە ئەوان نەک لەوە زیاتر، زۆر لەوە زیاتر قسە بە سەید قوتب یان بە حەسەن بەنا یان تەنانەت ئەو میان ڕەوانەی لە دەرەوەی قوتابخانەی ئیخوانیش بە شێوەیەکی حرەکی ئەجۆڵێنەوە ئەوان قسەیان بەرامبەریان تۆ سێک ئەوڵێ مەسەن تۆ عەقیدە و ئەشعەریە وانە عەقیدەی ئەشعەری ئەو بە دژی یا حەسەن بەڵا ئەوان ململانیەکەی مێژوو نقل ئەکەن بۆ ئێستا
و تێگەیشتنیشان بۆ ئیسلام تێگەیشتنێکی مێژویانەیە بە معنای ئەوەی کە کاتێکەوە ئیبن تەیمیە یا عەقیدەی واستەیە نووسێ بۆ بەشێک لەو ململانە فکرێکەوە لەو کۆمەلگایە بۆ لە کاتی ئیبن تەیمیە بووە. ئێستا ئەو ململانی کۆمەلگاییە نەماوە، ئەو ململانە فکرێ نەماوە، ئەو یا عەقیدەی واستی ئەخوێنێتەوە و ئەزانێ عەقیدەی واستی بریتیە لە ئیسلام. باشە، یعنی تۆ پێت وایە ئیخوان و سەلەفی بەس لەم خاڵەیە نەخێر ئەمە بەشێکیانە گشتگیری پاشان تێگەشتنێکی مێژوویانە پاشان گرنگیدان بە قەیرانە فکرەکان بە قەیرانە فکرەکانی مێژویانی ئێستا تۆ لەگەڵ ئیلحاد و لەگەڵ ئەوەیە ململانێت نییە کەوات ئەڵێ خوا صفاتی لەکوێ یان چۆنە ململانێت لەگەڵ ئەوەیەکەوە ئەسڵ خوانیەوە سەریکە لە ڕووی ترەوە ئەڵێم بۆ نمونە ئەوڵان ئیخوان تەکفیرین، یعنی ئەگەر بە ئاشکراش تەکفیری حەق و کام نەکەن بە معناک لە معناکان تەکفیریان نەکەن یا وحسن بەناو سید قوتبیش ئەڵێن حاکمەکان جاهل و کافرن و دەرچوون لیان و سید قوتبیش واجبە یاخود ئەتوانی لیان دەرچی لە ڕێی چێکەوە لە کاتێکە ئەمە مخالفی عەقیدەی ئەهلی سوننە و جەماعەیە. مەسئلەی خروج ئەگەر تۆ ئێستا سەلەفیەکان منتم لای بن بازەوە سەلەفین هەتا ئوسامە بن لادن و بمبرە بەسم سەلەفیەتی علمیە سەلەفیەتی علمی یان سەلەفیەتی نەجدی یان سەلەفیەتی مەدخەلی هەر کامێکیان لەوانە بگری مسألة خروج لحاكم من لێرە مەبەستم سید قوتبیان کەسێکی تر نییە وەکوتم کۆی دیدۆ بۆ چوونەکەکەوە ماڵە لەسەر من یان ماڵە لەسەر هەر کەسێکی تر ئەوەیە کە خروج لە حاکم هەیە بە شێوەی چەک وەتاعەیەکی کوێرانەش هەیە وەک ئەوان ئەیانەوێ بە شێوەیەکی تەوا وەک مردوو لە بەردەستی مردوو شۆرە لەو نێوانەیە شتێکی تر هەیە پێ ئەوترە ئینکاری منکەر بە قەڵەم بە زمان بەدەست بە ئینتیخابات بە حیزبەتی بە نادیەکان ئەوان دیموکراتی بەبت ئەزانن بۆ نمونە عەبدوڕەحمان بەڕاک کە مامۆستا لە جامیعەی ئوم القوڕا ئەڵێن نابۆ بتە فکریەکان دیموکراتیت بە سەنەم مامەڵەی لەگەڵا کرێت بەس پێتوانێ ئەوەڵی ئیخوانیشن هەمان ئەفکرانە بۆ ئەگەر تۆ بگەڕیتەوە بۆ هەر لە سەرتاوە بۆ حەسەن بەنا ئەڵێکەوە نظامی دەستوری بەریتانی نزیکترین شتێکە کەوا تابیر لە سیستەمی ئیسلامی ئەکە بەڵام گاڵتەش بە دیموکراسیەتەکە لە دیموکراسی ئیسلامەکەی ئەمە لە دیموکراسیەتەکەی ئەوان زۆر باشترە بە معنای ئەخلاقیاتی دینی باشترە بە معنای شت بەڵام ئەگەر ئێمە ئێستا دیسانەوە ئەڵێم باس لە فکرێکی ئیسلامی میان ڕەوەکەینکەوە ئێستا زاڵە ئەگەر تۆ ئێستا بی فکری بزاوتە ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی حرەکی تەنانە دەوانێت لە دەرەوەی حرەکەن بەڵام فکرێکی ئیسلامی میان ڕێوان هەیە مامەڵیان لەگەڵا بکەی دیموکراسیەت بە باشترین میکانیزمێک ئەزانن کەەوە لەگەڵ ئیسلام ئاگونجە یەکێ لەو جیاوازانەی لە نێوان ئەو قوتابخانە فکری ئەو شەرکە لەگەڵ سەلەفیەتی تەقلیدیە نەجدیا هەیە ئەوەیەکە ئەم ئێمە بۆ نمونە دیموکراسی بە میکانیزمێکی گونجاوی شەرعی ئەزانین کەوا تەنانەت غەنووشی ئەڵێ هەدیەت العەصری إلى الإسلام پێت وایە غەنووشی لەو چوارچێوە وەسەتی ئیخوانیان جێبێتەوە لە ئێستا یعنی غەنووشی بەلا یان یەکگرتو یان حەماسی فەڵەستین یان هەر کەسێک نەمانە یەکێ لە ئێستا ڕەبیع بن هادی مەدخەلی بۆ نمونە ئەوان بە ئاشکرا دیموکراسیت بە کوفر ئەزانن خۆکاندیدکردن حرام ئەزانن دەنگدان بە حرام ئەزانن مشکلەیەکی تر یاوتە نوێگەرایی سیاسی خاڵێکی ناکۆکی نێوان ئەم قوتابخانە فکریە لەگەڵ سەلەفیەتی نەجدیان علمیان مەدخەلی باشە مشکلەیەکی تر لەوانە لە بابەتێکە لە فقی کۆنەوە هاتووە هەتا ئێستا پەیوەندی مەسەلەی ئازادیەکانە حڕیات مەسەلەی ڕێددەیە مەسەلەی ئافرەتە مەسەلەی هەندێک تعبیراتی کۆمەلگایە با بڵێن ئیخوان لەگەڵ سەلەفێتە لە مەسەلەی ڕێددە و ئافرەتە ئەمانە چ فەرقێکی نا مەسەلەکەی ئیخوان نییە و فەرقێکی زۆریشیان هەیە یعنی ئێستا تۆ ئەگەر بێ بتەوێ باسی ئافرەت بکەی ئافرەت لە لای سەلەفیەکان ئەوەیە کە تەنانەت هەتا ئێستاش بۆی نییە خۆی کاندید بکە بۆی نییە دەنگ بە بۆی نییە بە تەنها لە ماڵ حەسەن بەنا بەبێ ئەوەی دیفاعی لە بکەم حەسەن بەنا ئەڵێ باشترین شوێن بۆ ئافرەت خزمەتکاریە کۆمەلگاکەیەتی من ئەوەی خوێندومەتەوە نەقلیشم کردو بە نەس ئەڵێ ئەسڵەن ئافرەت حرامە محاماتیش بکە خۆ کاندیدکردنەوە هەر هیچ لەو نقطامە بەسم بۆیە تەرکیزەکەمە ئەگەر حەسەن بەنا ئەو قسەی کردبێ ئێستا ئەوە قەولێکە قابلی ئەوە نیە ئەعتیمادی لەسەر بکرێ و ئەعتیمادیشی ناکرێ و ئەو ئیجتیهادێکەوە ئێستا فکری ئیسلامی لەسرە ئافرەت و پیا و هەردووکیان بە یەکەوە بۆیان هەیە خۆیان کاندید بکەن بۆ سەرۆکایەتی کۆمار و ئێستا بۆ نمونە ئەگەر تەماشای محەممەد غەزالی بکەی لە کتێبی السنة النبوية بين أهل الفقه وأهل الحديث أوي لن يفلح قوم ولوا أمرهم امرأة بهيت شوية قولنا حديثة تطور الفكري إخوانية بابلين أزاني شون دعوي يعني
تێگەیشتنێکی تەواوی لە ئیسلام نوێگەرایی تەجدید ڕەگەزێکە لە ڕەگەزەکان بە معنای ئەوەی ئەو قسەی جەنابەت ئەیکەی بۆ من ملزم نیە تەنانەت قسەی سەحابیەکان ئوحاد بەتەنها ئیجماع لەسەر نەبێ ئەوش حجەنیە خودی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ممارەسەی سیاسی بەشەریە قسەکانی قابلی ئەوەن کەوا مراجعە بکرێنەوە تەنها لە مەسائلی تەبلیغ و نبووەت و وحیە تۆ تەسلیمی واتە بەس وەک ڕەسوول و نەبی. ئایا ململانەی نێوان سەلەفیەتی وەهابی و ئیخوان موسلیمین سەردەکێشێت بۆ سەرهەڵدانی دوو مەزهەبی جیاوازی ئاینی بە تایبەتی لە کاتی دابەشبوونی سیاسی ناوچەکە بەسەر چەندین جلهێزدا؟ ململانەی چەکداری و سیاسی لیبیا و سووریا و بەشێکی زۆری ناوچەکە لە نێوان ئیخوان و سەلەفیەکاندا چۆن دابەش بووە؟ لە ئێستادا با بچینە بەرەو ئایندە ئەم تەتەوراتە لە نێوان ئیخوان و سەلەفیەتە ئیخوان قەتەر تورکیا سەلەفی یا سعودیە مصر با بڵێن لە ئێستا هەفتەر یا هەندێک لە دەسەڵاتە سیاسەکان کە بۆنە تەقوت هەندێک لە نووسەران هەندێک لە بیرمەندان لە ئایندە باس لەوەکەن کە ئیخوان ئەبێتە وەک تایفەیەکی دینی سیاسی وەک شیعە سەلەفیەتیش بە هەمان شێوە وەک تایفەیەکی دینی سیاسی دروست ئەبێ یعنی لە ئایندەیەکی دوور یان نزیک نازانم ئەم دوانە بەر یەک ئەکەون و بەرکەوتنێک وەک چۆن ئێستا شیعە و سونە بەر یەک کەوتون و هەر کەسەش ئایکۆنی خۆی و نمونەی خۆی ئەبێت ئەمە تا چەند بەلای تۆ ڕاست پێشبینیەکی تقریبان خوێندنەوەیەکی واقعیە بەڵام مەرج نیە لە سەدا شووا بێت چونکە یەکەم گۆڕانکارەکان شتی تر تەحکومیان پێوەکات دووەمیش ئەو خوێندنەوە زۆر بابەتی نیە چونکە وەکو لە پێ ئەڵقەی ڕابردووە باسم کرد ئیخوان ئایدۆلۆژیا و سەلەفیەتیش تازە ئایدۆلۆژیایە ئەم دوو ئایدۆلۆژیا چەند دەسەڵاتێک لە ناوچەکە بەکارێنن هەر ئەو ئایدۆلۆژیا بمبرە هەر ئەو ئایدۆلۆژیا و دەسەڵاتە نابێتەوە ئەو سراعە با نەچینە مستەقبل لە ئێستا ئەو سراعە نییە ئێستا سراعەکە ویستم ئەوە بڵێم ئێستا سراعەکە هەیە بەس بە ناوی ئیخوان و سەلەفیەتەوە تەنانەت لە کوردستانە ینی ئەو سراعە خۆی ئەنوێنێ قوتبی سنی و قوتبی شیعی مەسەلەن یا قوتبی سەلەفی سراعە چەکداری من بە دووریە لە لیبیا ڕەشید حەفتەر خەلیفە حەفتەر سەلەفیە سعودیەکان پشتگیریە من بە دووریە زانم بەرامبەر بە ئیخوانێکی ئەوەی کە ناوی ناو لە طرابلسان لە میسرە بامان شو کوشتنی ئیخوان بەدەستی سەلەفی نیە لەبەر چەند هۆکارێک من ئەوە بە دوورە زانم یەکەم و گرنگترینیان ئەوەیە کە ئایدۆلۆژیای ئیخوان ڕێگە بە سراعی چەکداری و سراعی خوێنەوەی نادا ینی کارکتەرە ئیخوانیەکان ئامادەیەن یعنی شەڕێکی هەرچەند من با پرسیارەکە وازەحترکەم ئیخوان تۆمە بەسە مەسەن بڵێن محەممەد بەدی و ئەندای مەکتەب ڕشد ئیخوان من بەم شێوە باز ناکەم ئیخوان مەبەستم لە هەموو ئیسلامی حارەکی تیافەکانیەوە ئەوانش کە پێوترێت سەلەفیەتی جیهادی ئەوانش کە پێوترێ ئەوانەی کە لە دەرەوە ئەو سەلەفیەتە گونجێت لەژێر ناوی ترا لەژێر ناو واجهەی ئەو ئیخوانانە ئێستا لە لیبیا شەڕەکەن چێن هەر ئەو فەسایلانەی کە لە سووریا شەڕەکەن بەشێکی ئەوەیە هەندێک فەسایل ئیخوانی هەندێک فەسایل بەڵام من ئەمەوێت لە دیوێکی ترەوە بۆ شتەکە بڕۆم وەکو لە ئەڵقەی ڕابردووە باسمان کرد ئەم سراعە ڕیشەی مێژوویە ئەو ڕیشە مێژوویە وەکو بڵێ یەتە سەرەوە تا ئاگاتە ئاستێک کە خوێنی وەکو بڵێم ڕژانی خوێنی محەممەد مرسی من بە خوێنی ڕژانی حوسێنی ئەشبێنم وەکو چۆن وەکو چۆن ململانەی ئەلمێمەتر ینی وا تەفسیرەکرێت ئەگەر ڕاستەوخۆش نەکوژرابێت قوربانی دەتوانێت ئیخوانیش تەبیعەتێکی شیعەگەراییان دیان لە باوکە ڕۆ و لە شیوان و لە قوربانی ئەو دەسەڵاتەیە باجار ئێوەڵ بگرین چ تەبیعەتێکی هەیە ئەمێ ئەوە بڵێم وەکو چۆن بە ڕژانی خوێنی حوسین ململانەی نێوان شیعە و سونە گەیشتە ئاستێکەیەتر وەکو عەرەب بڵێن لا ڕەجعەتە فیهی ململانەی نێوان سەلەفی و ئیخوانیش بە ڕژانی خوێنی محەممەد مرسی گەیشتە ئاستێک کە قابلی گەڕانەوە نیە کەواتە بەڕێزە هەمان ئەو قسەی من ئەەکەیتەوە کە سراع ئەبێتە سراعی وەک تائیفی دینی بێگومان بووە ینی ئێستا تۆ ئەگەر ئێمە لێرەشەوە وەکو بڵێ دوورین لە میسرەوە ئەمەنە کاریگەری هەیە لەسەرمان قسەی لەسەر بکەین و بەرنامەی لەسەر بکەین و لە سوشیال میدیا قسەی گەرمی لەسەر بکرێت لە ئەرزی واقع ئاخۆ چۆن بێت لە ناو میسرا کە وەکو بڵێ دەسەویەکە هەردوو تەوژمەکە ئەگەر ناوی بڵێم بنێن پیلان دژ بە یەکتر ئەگێڕن هەرچەند قوربانیەکە زیاتر ئیخوان دەرەکەی وەکو قوربانی بەڵام ململانەکە لە نێوان
سەلەفیەت و ئیخوانە لە حەقیقەتە چونکە ئەگەر مێژووی سەلەفی و ئیخوان لە میسرا چەند قۆناغێکی بەخۆیەوە دیوە لە هەندێک قۆناغا بەس بۆ لە میسرا لە کوردستانیشە بە هەمان شێوەیە لە عێراقا لە کوردستانە هەیە بەڵام بەو ڕادەی ئەوان تێکەڵ نەبوون کە پشتیوانی یەکتر بکەن لە پرۆسی سیاسیە و لە هەڵبژاردنناوە پێلانی کوشتنی خالد مشعل بڵێن ڕئیس مەکتەب سیاسی حەماس کە ئیخوانە بەدەستی چەند سەلەفیەک بوو عولەمای سەلەفی بوویان ئیتر من ئەوانە ناتوانم نەفی بکەم یا ئیسپات بکەم کە ململانێ هەبوو ئەنواع تەکنیکی ژەگیرێتە بەر بۆ سەرخستنی ئەو ململانیان چونکە کابراگەر ئیمانی بە سیراع هەبێت ئیمانی بە گرتنەبەری وەسائلیش بۆ سەرخستنی سراعەکەیشی ئەبێ ببێت بەڵام من ناچمن ژێر جوزیاتەوە ئیتیامی فڵان نفیسار لەبەرەوە معلوماتێکی ئەوتۆمان مەبەستم لەوەیە کە سراعەکە لەو توندیە ئەنجا لە ئێستا کاتێک ببینین کە کۆمەڵێک دەوڵەت لە پشتی ئەم دوو ئایدۆلۆجیا بەجێ مەسەن سعودیە ئێمارات چین تورکیا قەتەر ئەمان لە پشتی خوان و ئێرانیش لەم بینە ینی لەگەڵ تورکیا و قەتەر پشتی چونکە تا ئێستا خوان یەک بەرنامەی دوژی ئێرانیش دەرنەکردووە مەسەلانە کەواتە بۆچی پێتوانی ئەم سیراع بێتە سیراعێکی کوشتن و بڕین و یا بێتە سیراعێکی تایفی دینی من قەناعەتم وایە ئێستا سیراعەکە نەک پێم وا بێت نەبێت بەڵام بەناوی ئیخوان و سەلەفیەوە نابێت وەکو چۆن ئێستا مەسەلەن بەناوی ئەمر زەیدەوە سەرمایەداری و سۆشیالیستی مەسەلەن سیراعێکی گەورەی چەند دەهەییان هەبوو بەڵام بەناوی دوو وڵاتەوە ئەبوو بە شەڕیان بەناوی دوو حزبەوە بەناوی دوو ئەگونجێ وەکو بڵێ ئەم سیراعەش بچێتە قۆناغێکی ترەوە ململانیەکان ئێستا هەر حەساری قەتەر گەمارۆدانی قەتەر وەکو خلیەیەکی ئەخوانی گەمارۆ دراوە نەگوەکو وڵاتی ئێران یارمەتی ئێران پشگیریەکە لەبەر چی لەبەر ئەخوانی بوونەکەی نا لەبەرەوەی وەکو بڵێ دژی نارەکانی دژمنی دژمنەکەم دۆستمە لەو ڕۆڵێ بەڵام ئیخوان هەر جۆرە عیلاقەیەکیان لەگەڵ ئێرانە هەر هەبوو هیچ مانع نییە لە هەفتاون و جۆرێک لە فەڵەستینیە حتى كمان هلا باوي بالتاكيد بيونديه وحتى مدحكي قوري جمعيه تقريب المذاهب نزيك سنواي مذهب كان لكن اما اوهب ويستجبر بردوام كل دوله اسلاميه ناشرنا وخويجي كشيكيت يعني حتى للسردمي حكمي محمد مرسي ايران داواي علاقاتي كردو لمحمد مرسي كبيوندي يعني بيتو او بيوندي مجون زندوب كانوا بلام بصلاتي اخوان مرجيه ولا سر ايران بو مرجانه عندنا ڕەگی سەرەکی گروپە چەکدارەکانی ناوچەکە تا چەند لە ڕێگەی بیرروباوەڕی مەسەبی و عەقیدیەوە گۆش دەکرێت و تا چەند ئەمە دەبێتە هۆی بەرفراوانبوونی کەلێن و دابڕانی کۆمەڵایەتی پێکاتەکانی ناوچەکە ئایا پاساوێکی دروستی ئاینی هەیە بۆ ململانیەکان یان بە پێی بەرژەوەندی دەوڵەتە گەورەکانی ناوچەکە گۆڕانی بەسەردادێت بەڕێزت بە پێی ئەوەی کە زۆر بە دوواداچوونت کردۆ بۆ گروپە چەکدارەکان لە ماوەیەدا پێتوان گروپە چەکدارەکان تا چه ئاستێک نزیکن لە فکری ئیخوان موسلیمینەوە یا فکری سەلەفیەوە ئەگەر بین بە مێژووی ئەو تەیارە جیهادیانە لە نێوان قەوسێکە یاخود ئەو گروپە چەکدارانەی کە لەسەر ئەرزی واقع لە شەرق الأوسط لە ڕۆژهەڵاتی ناوەند یاخود لە عێراق یاخود لە ئەو هەرێمە چالاکن و کردداری توندوتیژی بەرهەمدێنین ئەگەر بین و بچینە سەر ئەسڵی ڕەچەڵەکیان دەبینین ئەمانە لەژێر ئابای ڕێکخراوی ئیخوان موسلیمینەوە هاتوونەتە دەر لەدایک بوون زادگەی ئەو ڕێکخراون چه ئەگەر هەندێک جار ڕەنگە ویلادەی یەکەم نەبێت یعنی لەدایکبوونی یەکەم نەبێت یاخۆ ڕاستە و خۆ لەژێرەوە عەبایەوە نەهات بێتن ئایا بە تەوجیهێکی سەڕی حرەکەی ئیخوان موسلیمین بوو بێت یاخود بە بالفعل لەڕێی انشقاقات و لەڕێی چوونە دەر لەو منەظەمەیە بووبێت ئەوەی کە گرنگە هەموو مانایە کرد لەژێر ئاباکەوە هاتوونەتە بەڵێ ئەوەی کە گرنگە ئیخوان موسلیمین وەکو ئەو بزوتنەوەیە ئەو حرەکەیە دایەنگەی سەرجەم ئەو گروپانە بووە وەرە لە جەماعەی لیبی مقاتلەوە بیگرە تاخود تۆندڕەوەکانی جەزائیر تاخود ئەوانەی میسر جەماعەی سەینا و پێشتر سەینا و ئەوان حتا ئەو گروپەش کە ساداتیان اختیار کرد حتا ئەوانی بەڵێ حتا ئەوانی کەنداوی عەرب کە بەناوی تەیاری سەحوە و بەناوی کۆمەڵێک جیهادی ئەوانە تەیاری سەحوەت کرد ئەو تەیاری سەحوە کە ئێستاش ڕموزەکانیان لە سژنن ئەوانش هەرسەر بە ئیخوان موسلیمینن سیرکە لە مەدرسەی وەهابیەتەوە کە دەوڵەتی دینی لە سعودیە دامەزراند ئەم مەدرسەیە هات پاشان انقلابێکی بەسەرا کرا دواتر لەڕێی هاتنەوەی دەوڵەتی سعودیە و
شاه عەبدولعەزیز سعودەوە هاتن دیسانەوە دەوڵەتی پشتگیری ئەو وەهابیە حرەکە وەهابیان کرد. ئەو حرەکە وەهابیە زۆر جار تەیار بوو لەگەڵ دەسەڵاتی عایلەی حاکمە لە هاوتەری بووە بەڵێ هاوتەری بوو تەیار بووە، بەڵام هەندێک جار بەهۆی خوتبەکانەوە کۆمەڵێکی گەنج دروستە بوون کە ئەوان بەلای فکری جیهادی ئاڕۆن، بەلای فکری مواجهە و بەلای فکری لێدان محەممەد قوتبە ئەوان دروست هەمان حاضر بوو هەمان ئاساسە پێم وایە لە شەستەکانە سعودیا پشتی ئیخوانیە گرت دش بە جەمال عەبدولناسر بۆی جەمال عەبدولناسر نەبێتە زەعیمی ئومەی عەرەبی بۆیە ئیخوانی گرت بۆ خۆی و محەممەد قوتب و ئەمانە لەوێەوە گەشیان کرد و ئەمانش قوتابی ئەوانن یانی زۆر ڕاستە بالفعل تۆ جەنابەت پێکات، بەڵام لە پاش ئەوە دێت تەیاری وەهابی زۆر بەقۆ دەبێت لە سعودیا و لە کاتی شەڕی داگیرکردنی کۆیتا ئیدی کۆمەڵێک لەوانی کە بە ناوی سەحوەوە ئایا ئەگەر ئیخوان بن لەژێرەوە یاخود سەر بە جێتێکی تر بوو بێتن بە ناوی خۆیان کە دیعای سەحوە چێتیەکەن ئەمانە پێیان قبول نەبوو کە سعودی هێزی بێگانە بێنێ بۆ لێدانی عێراق. ئەوان بنکۆڵی حرەکەی سەلەفیەکەن لە سعودیا کەواتە حتمەن سەحەواتەکە حتمەن ئەوان بنکۆڵەکەن ئەوان کاری بووەکەن ئەو کۆمەلگەی کە لە کۆمەلگەی کەندا و جیاوازە پێکاتی کۆمەلگا وەک لە بەراورد لەگەڵ کۆمەلگەی کوردی خۆمان بوون. زۆر جار گەنجەکان ئەکەوتنە ئەو مەتاهەی ئەو پێچ و زۆنگاوی ئەوەی کە بەرەو جیهاد بڕۆن. وەهابیەت زۆر تەئیدی جیهاد ناکە بەرامبەر بە ئەوە بەرامبەر بە حاکمەکانی سعودی و بەرامبەر سولالی بەڵێ یعنی ئەوان وەلی ئەمرن تەبیعی وەلی ئەمرن و باشە داوای هەڵگەڕانەوە ناکەن لە وەلی باشە با من بێمە بابەتێکی ترکاکە ئێستا دیقەتی بەڕێزت دیقەتت دابێ حرەکەتی ئیخوان لەژێر باڵی قەتەر و تورکیا کارەکانی ئەنجامەیە سەلەفیەتیش لەژێر باڵی سعودیە پێت وایە ئێستا ئیخوان بۆتە داردەستی ئەوانە ئەو ئیخوان ئەوانی کردوتە با بڵین پەردە پۆشت بۆ بڵاوکردنەوەی کارەکانی کاکسۆران هەردوو لایەنەکەیە ئیخوان ئێستا لەژێر زەختێکی گەورەدایە چێ باوشی بۆ کردوونەتەوە تورکیا قەتەر باشە لەژێر خستانێکی گەورەی حرەکەیان بەڵام بەکاریان دێنن بۆ ئەجندای خۆیان ئەمە دوالیزمەیەکی بەرژەوەندیە بەڕاستی ڕێککەوتنە لەسەر پێکێنان و ڕێخستنی بەرژەوەندیەکان من تۆ دەپارێزم بوجەت بۆ دابین دەکەم قسە لە دابینکردنی بوجە دەکرێت بە 350 ملیۆن یۆرۆ لەلایەن قەتەرەوە بۆ حرەکەی ئیخوان موسلیمین یعنی باوە لە ناو وەسایلی ئیعلامە کە ئەو پارەیە سەرف دەکرێت بۆیە دەبینین ئەمین عامی ئیخوان موسلیمین مفتی ئیخوان موسلیمین هەمویان و زۆربەی قیادەتەکانیان لە ناو قەتەر دقەتین اتحادی عولەمای موسلیمین کە بڕیار بوون نەک هەر عولەمای موسلیمینی سوننە بێ تەنانەت هیچی عەش بێت کەچی ئێستا سێرەکەین بۆتە ئەوەی کە دیقەتە درێ زیاتر ئەجندای قەتەر و تورکیا و ئیخوان تەنفیزەکە بۆ نمونە لەبارەی ئەم هەموو شەڕی کە لە نێوان حوسیەکان و سعودیە ئەم هەموو قەسفەی کە حوسیەکان ئەیکەن هێنی سعودیە هیچ بەیاننامەیەکێن ئێستا ئەو بڵێن ئەو حیزبە ئیسلامیە سیاسیانە یا ئەو حرەکەتە عالەمیانە خۆیان یەکلا کردوتەوە بەتایبەت ئیخوان ئێستا لە قەتەرە لە تورکیایە زۆر بە ئاشکرا لە بەرژەوەندی ئەو دوو وڵاتە قسە دەکەن زۆر بە ئاشکرا مەدی حرەکەی لە بارەی ئێرانیش و ئەگەر بێدەنگیش بن بەس دش بە بەرژەوەندیەکانی ئێران قسە ناکەن ئیخوان موسلیمین پەیوەندیەکی زۆر عزوی و زۆر بەقوتی هەیە لەگەڵ ئەمە دش بە سەلەفیەتی سعودیە بەجیا لە سەلەفیەتی سعودی ئیخوان موسلیمین زۆر علاقاتێکی مەتینیان هەیە ئەم علاقاتە ناگەڕێتەوە بڵین بۆ ئەم دەیە نەخێر چەندین ساڵە ئیشی بۆ دەکرێت و مەد دەکرێت و ئیخوان موسلیمین ئێستا پرۆژەکانی ئیخوان موسلیمین ئەگەر نەتیجەکانیان لێک بیتەوە زۆر جار لە ساڵحی ئێران دەکرێتەوە ئەمەش جۆرێکی ترە لەو سەراع سیاسیی کە هەیە دوو نمونەت بۆ بینەوە لەم بارەوە قەرزاوی و ئیخوان تەئیدی 2006 تەئیدی حیزبوڵایان کرد حەماسش کە تەیارێکی ئیخوانیە هەر ئێران یارمەتیانەیە پێت وایە ئەوەش لەناو ئەو ئەنجیندا کولیە بەڵێ ئەمە جۆرێکی ترە لەو وردبوونەوەی ئەو سراعە بۆ سەر ئاستی تەیارە ئیسلامیەکان سراعێکی سیاسی هەیە سراعێکی سیاسی هەیە لەسەر حکمی قەتەر بەڵێ لەسەر لە نێوان حاکمەکانی قەتەر و حاکمەکانی سعودیە تا ئێستا سعودیە
یعنی بە جۆرێک لە جۆرەکان قەتەر بە بەشێک لە جغرافیای سیاسی بە جغرافیای خۆی دەزانێت بەڕاستی هەر لەبەر ئەوەش بوو حەمەد بن خەلیفە انقلاب دەکا بەسەر باوکیە ساڵی 95-96 لەبەرەوەی بابی میولی هەبووە بەلای شاکانی سعودیە یعنی لە گرێبەست و لە اتفاقا بوون بەفیتی چێ ئینقلابی بەسەراکە بەفیتی کێ انقلابی بەسەر دەکا بەفیتی مەسلحەت بەفیتی خۆڕزگارکردن و قوتارکردن لەو تەیارە وەهابیەی کە لە سعودیا ڕۆڵی هەیە و بابی هەیە کە سعودیەکان بڕین تێک دەچن لەگەڵیانە لە پای تەیاری سەحوە و کۆمەڵی و ئیشانە دەبینی لە قەتەر دەیانگرێتە ئامێز. دابەشبوونی زیاتری کۆمەلگاکان بەسەر مەزهەب و بیرروباوەڕی سیاسی وردە مەزهەبی زیاتردا دەرگا بۆ شەپۆلێکی تری تونند و تیژی دەکاتەوە کە ئایندەی چەندین نەوە و کۆمەلگاکان دەخاتە بەردەم هەڕەشەی جددیەوە.